سڵاتان لەدا ئازیزان خۆشەویستان بەخێربن لە ڤیدیۆیەکی نوێ. ئەوڕۆ باسی گەیم سەنتەرێکی دەکەین لە گەڕەکی 99 زانکۆ لە نزیکی ساحە 11یەکەیە، ساحە 11یەکەی تۆپانێ. لەولایەشی کە دەی لە لای گەستەنگەری کاتێک داخلی 99 دەبی یان برێن گەڕەکی زانکۆی دەڕۆی تا کۆڵانە بەرینەکە دێتە بەرامبەر. لەناو کۆڵانە بەرینەکەی دێ ئێرانە ئەو بینایە زەردە بەرامبەرێتی، ئەو بینایە زەرد و سپیا بەرامبەرێتی. گەیم سنتەرێکی جوانە و قەشەنگە کە لێرانە خواردنەوەکانیشیان هەیە، شتی جیازیان هەیە، وەروایەک سوارەتی گەیمینگ لە ڕووی دەستکەوە دەرێ، لە ڕووی هێسێتەوە دەرێ، لە ڕووی جیازەوە دەرێ، هەرچی شتێکتان بێتن لێرە بەدەست دەکەویتن. ئیشی کڕین و فرۆشتنی دەکات و وەروە ئیشی چاکردنەوەی دەکات و وەروە ئیشی دانانی گەمە و هەموو شتێکی هەیە، وەروەها بەکرێدانیشی هەیە لە بۆ گەمەکان، لە بۆ کۆنسڵەکان، لە بۆ دەسک، لە بۆ هەموو شتێکی بەکرێ دەداتن لێرانە کە ئەوە شتێکی زۆر باشە کە دەتانی گەمەکان لە دیاتەوەی سعرەکی زۆری پێ بدەین، پارەکی زۆری لێسەرفکەی دەتانین بەکرێ بیبێ لە بۆ ماوەی کەم تاوای بکەی بیهینیەوە. لێرانە هەرۆک دەبینن گەمەکانی Xboxی 360 هەیە بە ئۆریجیناڵ لە بۆتان دێنی، ئەگە نەشی بیتن دەتانی لۆتان پیاکاتن. گەمەکانی Xbox One هەیە بە CD، لێرانە گەمەکانی PlayStation 4 هەیە، هی PlayStation 3 هەیە لێرانە. گەمەکانی PlayStation 4 بەعام زۆربێ و گەمە بەخۆتەکان ئەوانەیە کە خەڵک گەمەی پێدەکاتن زۆربەی زۆری هەیە. هەر گەمەش کەشتان بێتن لێرە نەیبیتن دەتان پێی برێن ژمارەی مۆبایلەکەش لەسەر ڤیدیۆکەی دانرایە دەتوان پەیوەندی پێ بکەن لە بۆ گەمە و شتیوالە. دلیڤەریشی هەیە لێرانە. گەمەکانی PlayStation 3 بزانە گەمەی GTA لایبەرسیتی هەیە، لێرانە گەمەکانی کۆمپیوتەری هەیە کە بە CD، لێرانە کۆپی هەیە گەمەی 360 و وەروای PlayStation 2 گەمەی PlayStation 1 هەیە گوێستان پیاکەن. لێرانە هەر بە جیازیشی PlayStation 1 هەیە. مەجموعە شەیەکماندانەیە کە شتی زۆر باشێ تەستی دوو وەروە بە نوێتی شێتی کە ئەو کلااوستینگەرە، ئەو هێسێتی کلااوستینگەر کە بە خۆتان دەزان مارکی کلااودەکان چ مارکەچی باشن. لێرانەش دەستی PS5 هەیە ئەسلی کە بەدەستی دوو هەیتی بە نوێتی هەیتی. سارەکان لێرانە ناپرسن ڕاستەکەی. لێرانەش ئەو HDMI سپلینتەرە هەیە لە بۆ جەماعەتی یوتیوبەرەکان و لە بۆ جەماعەتانی کە ڤیدیۆ ڕیکۆرد دەکەن شتێکی دەرەجەیە کە دەتانی PlayStation 4ەکە دیان PS5ەکە دیان Xboxەکەت بی هەشتێک بیتن کۆنسڵە قەدیمەکانیش بی دەتانی ڕەبتی کەی بەوەی بیدێ شاشەی تەلەڤیزیۆنەکەت وەروە کۆمپیوتەرەکەشت بەبێ مشکلە لە بۆ دروست کاتن. لێرانەش دەستی PS4 لەسەر شکلی PS5 هەیە کە بە دەستی دوو شەیتی بە نوێتی شەیتی ئەنواع شتی هەیە. لێرانە دەستی PlayStation 2 هەیە ئەسلیە تەقلید نییە ئەوانە هەمووی. لێرانە دەستچین مارکەی هۆریە کە وایرلێسە لە بۆ PlayStation 4 دەبیتن. وەروە لێرانە ئەو دەستکەکەی PS5 بوو. لێرانە PlayStation 1 هەیە جەماعەتی کلاسیک کۆلێکتەرەکان زووکەن خۆتان گەین لێرانە. PlayStation 1 ئەسلی هەیە، ئەگەر نەشی مابوو کاتەکاتن نەی مابوو دەتان داوا بکەن لە بۆتان دەینیتن. هێدفۆنی مارکەی تریلاب کە بەریتانیا شتێکی ئەسلیە دەرەجەیەکە لە بۆ گەیمەران، لە بۆ کەسانی کە PUBG دەکەن هەری ئەرێکی دیکە دەکەن بە 10,000 سعرەکی هەرزانی هەیە کە ئۆفەرە. وەروە ئەو جیازانەشی هەیە کە گەمەی کلاسیک و شتی یاری کۆنەکانی تێدا دادەنرێتن بەخۆشی لە بۆتان دادنێتن بە کامل ئەشیاوە بە مەزبوطی دەتان بێن لێرانە بەدەستان دەکەیت. لێرانە هەر چ شتێکتان ویست قاعدەی PlayStation 4 تان ویستی، Xbox Series تان ویست، PS5 تان ویستەوە قاعدەی PS4 پرۆیە کە جێی شەحنی هەیە لە بۆ دوو دەستچی، وەروە جێی CDشی هەیە کە ئەو هێدسێتانێ هەیە. لێرانە ئەو مارکەی باشن شتی زۆر دەرەجەیەک لێرانە بەردەستە. لێرانە ئەکسسواراتی ژووری گەیمینگ و شتیوالە سوکان و دەستی Xbox 360 بە دەستی دوو بە نوێتی، دەستی PlayStation 3 بە دەستی دوو نوێتی، کارتی PlayStationی، کارتی Google Play، هەموو کارتەکانیشەم زۆر کارتێکیان لا بەردەستە. هێدفۆن و هەموو شتێکیش. Xbox 360 هەیە لێرانە کە لەگە PlayStation 3 هەیە کە هەر شتێکتان ویست دەتانن لێران داوای بکەن بەبێ خەم بەنایمە وەرن لێرانە خاتریشتان دەگیرێتن. پێشانگەکەشیان بەناوی کلاسیکۆ لە گەڕەکی زانکۆ ڕلیتۆ.
لێرەش بەشی گەیمینگەکەیە کە دەتوانین لێرانە گەمەکان بکەیت لێرانە PS4یان هەیە PS5 و ئەو شتانەش دادەنێن کە Xbox 360 Xbox One هەر شتێکت بێ لێرانە دەتوانین بێ گەمەی پێ بکەیت کە هەرچی گەمەکەت بێتن FIFA دێتن PS دێ Warzone دێتن PUBG دێتن Fortnite دێ هەموو شتێک لێرانە بەردەستە لێرانش Xbox 360ەکانش هەرچی یاریەکەت بێتن دەتوانی بێ بیکەی بۆ زوانش نیتاندۆ سویچشان لە بەدەین جەماعەت یعنی نییە گەمەکانی ماریۆ پارتی و گەمە خۆشەکانی نیتاندۆتان لە بەدەینە زوو خۆتان بگەین لێران بۆ زوانە دادەنێتن نیتاندۆ سویچەکان ئەو کاتیش دەگەڕێنەوە لای ئینشاڵڵا مەکانی بلاک ئۆپس 1 زۆمبی هەرچ دێتن بکە لێرانە کال ئۆف دیوتی کلاسیکەکان لێرانە فیفا 22 لەس Xbox 360 کە بەخۆی لەبۆی نایەتن لەبەیان تەرتیب کردیە لێرانەش بلور کە یەکە لە گەمە سباقە خۆشەکان زۆر کێفم پێ دێ بە جەماعەتانە لێران و گەمەی دەکەن دەبینن زەواشی خۆش عاقی لەگە برادەکان تاوەرێن کاتەش خۆش بەسەر ببەرن بزانە ئەو مەنزەرە جوانە هەرچی یانێکە دەوێتن لێرە لیدایە ئاڵە یانەیە لێرەیە شتێکی جوان گەیم سنتەرە عێراقی کلاسیک جۆچ کلاسیکی پێوە دیارە زانیوە جەماعەتانە چەندەوە دوو بە دووە لێرانەش زارە تازە گەمە دەستی پێ کردیە بە ئەو Fortnite